خدایك بەخێر بێن ناوەندی گەشەی پەروەردە لەگەڵ کتێبخانەی کوردی هەستاوم بە دانانی و سمیناریە. کۆمەڵناسی پەروەردە و ڕاهێنان سێمینارێک بوو کە بۆ حەسەن شەریف مامۆستای زانکۆی ئۆپسالا و سۆدرتۆرن لەلایەن ناوەندی گەشەی پەروەردە بە هاوکاری کتێبخانەی کوردی لە بنکەی کتێبخانەی کوردی شاری ستۆکۆڵم بەڕێوەچوو. حەسەن شەریف خوێندکاری دکتورایە لە زانکۆی ئۆپسالا و تێزی دکتۆراکەی سەبارەت بە کۆمەڵناسی پەروەردە بەگشتی و بە تایبەتی ئەو گەنجانەی کە ماوەیەکی کورتە هاتوونەتە سوید و لە قۆناغی دواناوەندیدا لە خوێندنگەکانی وڵاتی سوید درێژە بە خوێندن دەدەن. حەسەن شەریف بۆ لێکۆڵینەوە و کۆکردنەوەی زانستی پێویست بۆ تێزەکەی شاری سۆدەتەلیا کە دەکەوێتە باشووری شاری ستۆکۆڵم هەڵدەبژێرێ. ناوبراو ئاماژە بەوە دەکا کە زیاتر لە 50 ساڵە ئەم شارە ئەزموونی وەرگرتنی پەنابەری هەیە و لە پاش شەڕی باڵکان لە وڵاتانی عێراق، تورکیا، سۆمالیا و ئەفغانستان و زۆر وڵاتی دیکەوە بە ڕێژەیەکی زیاتر خەڵک ڕوویان کردوێتە سوید کە زۆربەیان لاون و لە ڕەگەزی نێرینە پێکهاتوون. هەروەها ئاماژە بەوە دەکات کە لە ساڵەکانی 2003 هەتا 2010 نزیکەی 10,000 پەنابەر لە عێراقەوە هاتوونەتە شاری سۆدەتەلیا. سۆدەتەلیا ئەو شارەیە کە نزیکەی 50-60 ساڵە شارەزایی هەیە لە وەرگرتنی پەنابەر. یەکەم جار لە 50-60ەکانە فینلەندی یوغۆسلافی و ئیتالیەوانە هاتن، دوایەوە لە 70-80ەکان پەنابەری سیاسیاتن، بە تایبەتی پەنابەرە مەسیحیەکان ئەوانەی دەوروبەری عێراق، تورکیا و سووریا و لەگەڵ لوبنان. جارە لە نەوەکانە هەم دیسان کۆمەڵێکیکە هاتنە ئەوان هیچ مەسیحی کریسیانی سووریا و تورکیا بوون. دوایەوە کە شەڕی بینی عێراق و ئەمریکا دەستی پێکرد، ئەو مەسیحانی کە هاتن بۆ سۆدەتەلیا لە ساڵ 99یان خەڵکی عێراق بوون. لە بینی 2003 هەتا 2010 نزیکەی 10,000 عێراقی هاتن بۆ شاری سۆدەتەلیا. بۆ من ئەوە شانسێکی گەورە بوو، ئەو چونکە پێویستی ناکرد بگەڕم بە شوێن گەنجە کە تازە هاتووە بۆ سوید، هەرەوە نەبوو بچم بۆ سۆدەتەلیا دەست پێ بکەم بە کۆکردنەوەی ئەو مەتریاڵە و کەرەسەی کامەوێ لەسەر دکتۆراکەی لەسەر بنووسم. حەسەن شەریف بۆ لێکۆڵینەوە و وەرگرتنی زانیاری 2 قوتابخانە لە شاری سۆدەتەلیا هەڵدەبژێرێ کە یەکێک لەو قوتابخانانە 87% خوێندکارەکانی پەنابەرن و 13% سویدین. قوتابخانەکەی دیکەیان 97% خوێندکارەکانی سویدیە و 3% پەنابەرن. ناوبراو لەو 2 قوتابخانەیە لە ماوەی 1 ساڵدا وتوێژی لەگەڵ 20 خوێندکار کە 8 کچ و 12 کوڕی تەمەن لە نێوان 16 تا 18 ساڵ بووە پێکێناوە و وتوێژی لەگەڵ 2 مدیری قوتابخانەکان و 8 مامۆستا کردووە. هەفتەی 3 ڕۆژ لە سەعات 9 بەیانیەوە هەتاکو 3 دوانیوەڕۆ لە مەکتەبێک بووم. هەفتەی 2 ڕۆژیش عینەشت لە سەعات 9 تا 3 لە مەکتەبێکیکە. ئەو 2 مەکتەبەی کە من هەڵم بژاردووە مەکتەبێکیان لە ساڵ 99یان لە ساڵ 97یان تەلەبەی سویدین و بە تەلەبەی سویدی مەخسوونەوەیە کە ناویان سویدیە لە ستاتستیک و لە مەڵپەڕی سکول ڤەرکێت لەوێ نووسراوە کەم تەلەبانە سویدین. لەو مەکتەبەکەی کەشیان نزیکی ساڵ 87یان مناڵی پەنابەرن. ئەگەر خۆیان پەنابەر نەبن دایک و باوکیان پەنابەر بووە. ئەتوانین بڵێن کە ئەگەر ئاسانی کێنە بڵێن وڵات مەکتەبێکی سەرڕەش و مەکتەبێکی سویدی. جا بۆیە منە 2 مەکتەب بە هەڵبژار چونکە 2 دانە ژیانی جیاوازە وەکو تەلەبە. ئەگەر تۆ تەلەبەبی لە قوتابێکی تازات بیتە سوید بچیتە مەکتەبێک لە ساڵ 97 سویدی بێ و بچیتە مەکتەبێک لە ساڵ 87 سەرڕەش بێ یا مناڵی پەنابەر بن، ئەو کاتە 2 ژیانی جیاواز هەیە، 2 ژیانی تەلەبەتی جیاواز هەیە. سیستمی خوێندن بۆ قۆناغی دواناوەندی لە وڵاتی سوید لە ساڵی 2011ەوە ئاڵوگۆڕی بەسەردا هاتووە و ئەو پرۆگرامانەی کە هەیە لە ماوەی 3 ساڵدا بەڕێوە دەچن. لەسەر یەک 18 پرۆگرامی نەتەوەیی هەیە. 12 لەو پرۆگرامانە پیشەین و 6 دیکەشیان پرۆگرامی ئامادەکردنی قوتابیانە بۆ خوێندنی باڵا.
جگە لەو 18 پرۆگرامە 5 پرۆگرامی دیکەشەیە بۆ ئەو خوێندکارانی کە ناتوانن بچنە ناو پرۆگرامە نەتەوە یەکانەوە. ئەو گەنجانەی کە من گفتوگۆم لەگەڵ کردن و ئەو چەند ڕۆژانە لەگەڵ یانابووم لە مەکتەبەکەیان لە بەشی دواناوەندی خوێنن یا بەشی ناوسێ سکولان وەکو پێمە لێرە لە سوید لە 2011 سیستێمی خوێندنی دواناوەندی گۆڕاوە. ئێستا هەموو ئەو پرۆگرامانەی هەیە 3 ساڵانن و نە بە زۆرە پێویست ناکە بچنگەنیانوێ لەبەر بە هەست و داخوازی خۆیانە 18 دانە پرۆگرامی هەیە 18 دانە پرۆگرامی نەتەوەیی هەیە 12 پرۆگرام لەو 18 پرۆگرامی پیشەیە یا بن بە دارتاش یا بن بە دەلاک یا بن بە تەنەکەچی یا بن بە شتێکی وایی یا 6 دانە پرۆگرامیشیان پرۆگرامە قوتابیەکان حازرەکە بۆ خوێندنی باڵا. بێجگە لەو 18 دانە پرۆگرامە 5 دانە پرۆگرامیش هەیە کە بۆ ئەو قوتابیانن کە ناتوانن بێنە ناو ئەو پرۆگرامە نەتەویانە چکم نمرەی مەکتەبیان باش نییە دەرەجەکانیان باش نییە یا وەکو پەنابەر هاتوون لەو پێش لە وڵاتی سوید هیچیان نەخوێندووە لەبەرەوە ناتوانن دەست بە پرۆگرامی نەتەوەییکەن مەجبورن بچنە پرۆگرامی کە زمانی سویدی فێر بن. اینجا ئەو پرۆگرامە پێڵەن پرۆگرامی سپرۆک ئینترۆدوکسیۆن ینی دەستپێکردنی زمانی سویدی. حەسەن شەریف لە ئاکامی 1 ساڵ لێکۆڵینەوەدا بۆی دەرکەوتووە کە کاربەدەستانی ئەم وڵاتە هیچ جیاوازیەک لە نێوان پەنابەراندا دانانێن کە ئایا ئەم پەنابەرانە کێن و لە چ پلە و ئاستێکدان. سیرکردنیان وەگەوەی کە هەموو لە یەک وڵات و لە گوندێکەوە هاتبن گوێنەدانی مامۆستاکان بە وانەوتنەوە و تێکەڵاو نەکردنی خوێندکارانی پەنابەر و خوێندکارانی سویدی مانەوەیان بۆ ماوەیەکی درێژخایەن لە پۆلەکانی فێربوونی زمان دیاریکردنی شوێنی ژیانیان لەو ناوچانەی کە زیاتر لە 90% لە پەنابەران پێکهاتووە بە ڕێژەیەکی بەرچاو بوونی کێشە و گرفت لەو ناوچانە و باسکردنی ڕوودا و کێشەکانی بە شێوەی بەردەوام لەلایەن میدیاکانەوە بەشێک لەو گرفتانە بوون کە خوێندکاران ئاماژەیان پێدا بوون. جا گەنجی کە تازە پەنابەر کەین بۆ سوید کێنەوانە؟ من ئەمە ئەو پرسیارە بکەم هەموو جارە چکم هەرچەند پرسیارەکە خۆی ئاسان هەموو کەسێک گەزانێت گەنجی پەنابەرەوەی کە تازە هاتۆتە سوید لە ماوەی ساڵێ 2 ساڵە بە قانونی سویدی و چی پێڵەن حکومەتی سوید قەراریاوە کە قبوڵی کردووەکو پەنابەر بەس لە سویدیش کێشەیەک هەیە کە ئەڵێن پەنابەر بە هەموو کەسێک ئەڵێن پەنابەر گوێ نایەن ئایا ئەم پەنابەرە کوڕە یا کچە یا کوردە یا عەرەبە یا تورکە یا ئەفغانی هەڵەڵێن پەنابەر. جاوشەیەکی سویدی هەیە بۆ پەنابەر پێڵەن ئینڤاندرەرێ و ئینڤاندرەرێ ئەو جیاوازی ئەشارێتۆ لەناو ئەو خەڵکە ئایا پەنابەرە لە بەرەوەی لە ژێر زوڵم و زۆرکاری ڕای کردووە ئایا پەنابەرە لە بەرەوەی ئیشی کردووە ئایا پەنابەرە چکم کوڕ و کچی دیپلۆماتن یا ئایا پەنابەرە چکم باوکیان ساحب شەریکەیەکی گەورەیە چ شێوە پەنابەرێکن. ئەو گەنجانەی کە من گفتوگۆم لەگەڵ کردم بۆ تێزەکەی من هەر هەمویان پەنابەری سیاسین کە خۆیان بەیان باس کردومتیانە ئێمە لەژێر زوڵم و زۆرکاری شەڕ و کوشتن و بڕین ڕامان کردووە. هەر ئینسانێک مێژوێکی خۆی هەیە هەر ئینسانێک بێکردنەوەیکی خۆی هەیە هەرچەند لەوانەیە نەخوێنەوار بێ یا 5 ساڵی خوێندبێ یا 10 ساڵی خوێندبێ پێشەی بێتە سوید پێویستە پیشانی بێکە ئەو ئینسانێکی تاکە ئینسانێکی سەربەستە و مێژوێکی خۆی هەیە. زۆری ئەم گەنجانەی کە من گفتوگۆم لەگەڵکردن ئەیانوت کە ئێمە لەوە پێش ئەمانزانی سوید کوێیە شارەزایان هەبوو لەسەر وڵاتی سوید چونکەم خزم و کەسوکاریامان زۆر باسی سویدیان بۆ کردوون بە بۆنەی ئینترنێت و فەیسبوک و ڕۆژانە کۆنتاکتیان هەبوو لەگەڵ خزم و کەسوکاری خۆیان بەڵام هیچ شارەزایەکیان نییە لەسەر سیستێمی خوێندنی سویدی و لە بەرەوەی شارەزاییان نییە ئیتر ئەوانیش لە ژێر دەستی مامۆستاکانان مەجبورن گوێ بە مامۆستاکانیان بگرن چیان پێڵن بڵێن باش. سیستمی پەروەردەی وڵاتی سوید بۆ پەنابەران بە تایبەتی لاوان گەلێک جاران گلەیی و گازەندەی لێ دەکەوێتەوە و لێکۆڵێنەرانیە و بوارە و ئەو کەسایەتی ئەکادیمیانش کە لەو بوارەدا لێکۆڵینەوە دەکەن
پێیان وایەکە نابێ ئەو لاوانە زیاتر لە 6 مانگ لە پۆلەکانی فێربوونی زماندا بمێننەوە، دەبێت لەگەڵ پۆلی خوێندکارە سویدیەکان تێکەڵ بکرێن. یەکەم جار ئەو شتێک کە دەسم کەوت ئەوە بوو کە ئەم گەنجانە زۆر کەم تێکەڵاوی گەنجی سویدیە بن، لەبەرەوەی تێکەڵاو گەنجی سویدی نابن درەنگتر فێری زمانی سویدیە من هەست بە غەریبی و تەنایی ئەەکەن لەبەرەوەی حەزەکەن لە ناو سویدیەکانە من بۆی زوو من ببەشێ لەم کۆمەڵە. دووەم جار ئەو گەنجانی کە لە قوتابخانەیەن کە زیاتر مناڵی گەنجی پەنابەری پێەیە کەمتر هەست بە غەریبیەکەن چکم لەوێ زیاتر گوێ بە زمانی سویدی نادرێت لەبەرەوەی مناڵەکان و گەنجانی کە لەوێن چەند زمانی قساکەن بێژگە لە زمانی سویدی. ڕاستیە و سیستمی پەروەردەی سوێدە خۆی دەگەڵ ئەو منداڵانە نەگونجاندووە. چا فەرق ناکە ئەو منداڵە بەتەنێ بێنیا دەگەڵ دایک و بابێمێن. سیستمی پەروەردەی وڵاتی سوێدە نەیتوانێت خۆی دەگەڵ ئەو بەنابەرانە بگونجێت چون زۆربەی ئەو منداڵانەی کە من دەگەڵیان قسە دەکەم منداڵی ئەفغانین یا منداڵی کوردستانن قەت مەکتەبیان نەتیوە. ئەوانە تێکەڵ دەگرن دەگەڵ منداڵێک کە 10 ساڵی دەرس خوێندووە لە یەک سەفدا دەخێنن جا بۆی ئەوە کێشەی گەورەی ساز کردووە کە ئەو منداڵانە ناتوانن فێر بن فێری خۆن بەڵام بەپێی لێکۆڵینەوەکانی دنیاە دەڵێن ئەوانەی ئینگلیس و ئالمان و کانەداوانە دەڵێن زۆر باشە ئەگە بتوانن ئەو منداڵانە تەنیا 6 مانگ زیاتر نا 6 مانگ بەتەنێ دەرسخێنن دوای بە زووترین گوار بیانێنە نێو سەفە سوێدەکانەوە. ئەگەر لە 6 مانگ زیاتر بێ و منداڵانە دەمێنەوە فێری هیچ نابن. بەگشتی سیمینارێکی زۆر باش بووە ئەو بابەتانە گرینگە بۆ خەڵکی بێگانە لێرە بزانێت باشترە منداڵەکانیان کەیان خزم و کەسەکانیان کە دێنە ئەم وڵاتە بۆ ئەوەی سەرکەوتوتر بن و زووتر بێنە ناو کۆمەلگای سویدیەوە لە کام خوێندنگایانە دەست بە خوێندن بکەن. لەگەڵەوەی کە گەلێک جاران لەلایەن مامۆسا و دام و دەستگاکانی ئەم وڵاتەوە لاوان هەان دەدرێن کە باشترین ڕێگا بۆ بەرەو پێشچوونی ژیان بۆ لاوانی پەنابەر بەتایبەت کوڕەکان خوێندن لە بوارە پیشەیەکانە بۆ هەرچی زووتر چوونە ناو بازاری کار بە پێچەوانەشەوە بەهۆی ئاشناییان بە دواکەوتوی کللتوری هەندێک لە وڵاتان بەرامبەر بە ژنان کچانی خوێنکار هەان دەدرێن کە هەوڵ بدەن بۆ گەیشتن بە پلەی باڵا. بەڵام ئەو لاوانەی حەسەن شەریف وتوێژی لەگەڵ پێکێنابوون بە هەردوو ڕەگەزەوە وەرگرتنی پلەی باش لە تاقیکردنەوەکانیان و گەیشتن بە پلەیەکی باڵا لە خوێندن ئامانجیان ببوو.